سازن ئەو ڕۆژ دەست بە ڤیددیوەکانی نرخەکانی مانگ دەکەینەوە لە یەکەم پێشانگەوە لە پێشانگا بلاکزۆن لەگە کاکە فەرەنگ دەست پێ دەکەین نرخی کۆنسڵەکان و وەروە یاریەکان دەپرسین سڵاو کاک فەرەنگ بەخێر سەرتا با لە یاریەکانی پلەیستێشن 3 دەست پێ بکەین سعرەکانی لە چەند دەست پێ دەکات یاری پلەیسی لە 5,000 دەست پێ دەکات تا 20,000 نمونەوەکو جیتیەکان جیتیەکە بە 15,000 کاڵ دیتەکە کاڵ ئۆف دیوتیەکان ئەوەمان هەیە مۆدرن وار فارسەیە بە 5,000 گۆستەکەیە بە 10,000 بلاک ئۆپس 2 بە 5,000 مۆدرن وار فاریەکە بە 5,000 پرنس ئۆف پێرژیاکە بە 10,000 10,000 با بینە سەر یاریەکانی PS4 هۆرایزنەکە ڕادەست پێکەی هۆرایزنەکە بە 5,000 5,000 هیچمانەکەی تەنیشتی هیچمانەکە تەنیشتی 15,000 دیسنیەکان ئەوان بە 10,000 کیلزۆن 10,000 The Order ئەویش 15,000 Outcast 15,000 Wolfenstein 15,000 Division دیڤیژنەکە بەشی یەکەمی بە 10,000 بەشی دووەمیشی کەپسە بە 20,000 بە 20,000 دێتەوە لایف دێتۆڕ لایڤەکە 15,000 Evolve ئەو بە 10,000 Detroit ئەو بە 15 Batman 15,000 Call of Duty'ەکە ئەویش بە 15 The Last of Us ئەو کەپسە بە 22,000 مستعمەلیشی هەیە بە 15,000 Bloodborne ئەویش کەپسە بە 22,000 Uncharted'ەکان ئەنچارتن ئەو کۆلێکشنەکەی بە 15,000 سارەکە ئەویش بە 15 Los Angeles'ەکە 18,000 18,000 Fallout'ەکە 15,000 Resident Evil 7 15,000 Red Dead ڕێدێت بە 28,000 Assassin's Creed Unity ئەو بە 15 Odyssey 18,000 Origins GT'ەکە جیتیەکە بە 15,000 MotoGP ئەویش بە 15 Need for Speed Rival ئەو بە 15 Crew 2 18,000 18,000 God of War ئەو بە 15 Dragon Ball دراگۆن بۆڵەکە بە 25,000 Far Cry ئەوە کلاسیکە دیشنە بە 35,000 35,000 The Wolfenstein بەشی یەکەمەکەی ئەو أو The Evolution بورا بەشی یەکەمەکەی بە 20,000 بەشی دووەمەکەشی بە 20 Resident Evil 5 بە 20,000 ئێستاش دەست بە کۆنسڵەکان دەکەین PS4 کەپس بە چەندە؟ PS4 کەپس ئێستا حالیان ساریە بەرز بوویتەوە بە 370 دلار 370 دەستی دوو دەستی دووەکەی بە 320,000 ئەو فیگەرانە سەریان چەندە؟ 3,000 هەیە 5,000 هەیە عەسەبە حسب نوع Xbox 360 بە 90,000 و 90,000 خاوێن وایە؟ بەڵێ خان بیخاوێن Xbox One Xbox One ئێسەکمان هەیە دیجیتەڵە بە 1 تێرە بە 250,000 کە شوێنی دیسچی نییە بەس لە گەیم پاسوانە باشە Xbox One X نییە؟ ئەکسم نینا نەمە لە پێشانگای سامی لە لێرانە ساری کۆنسڵەکان دەپرسین لەگەر هەندێک لە ئەگاواتەکان لێرانە میتان دەستی چگە بە چەندی بوو؟ بە 250 دلاری مستعملی بە توێتیش بە 330 دلاریەوە 330 دلار بەڵێ. زۆر زۆر باش PS4 فات بە 230,000 یەکراوەیە نەکراوە 250,000 زۆر سلیمەکەی 320 دلار PlayStation 3 بە 80,000 سوپە سلیمەوە 80,000 سوپر بەڵێ. سلیمە ئەو دەستکانەوە چەندە؟ ئەویان بە 100,000 ڕێزەرە بلوتوزە و بە وایرشە زۆر باش ئەدیە ئەوەشیان بە 120,000 Xbox One-ە Xbox One بەڵێ. Xbox One هاتیدا بەتارە بەس بە 220,000 220,000 بەڵێ لێرانە ئەو کۆنسڵە بچووکانە سەریان چەندە؟ بە 15,000 400 گەمەی تێدایە گەمەکانی قەدیمە گەمەکانی نییە سو بەڵێ کوارگیش تێدایە گەیم سێرە ئەوەیان بە 30,000 ئەداپتەرەوەی بۆ ئەیمە زۆر باشە ئەدی ئەو کۆنسڵە ئەوە شوێنە شکری Xboxیە Xbox One S 600 یار تێدایە ئەوەش عینیارەکانی قەدیمە زۆر باشە ئەدی ئەو دەستکانە Nintendo Switch بە 25,000 25,000 ئەدی ئەو کۆنسڵە بچووکەی نێسا ئەوە لەگەر تەلەڤیزۆن ڕەب دەکرێتن سێ فیشەیە بە 35,000 بە HDش هەیە بە 35,000 25,000 بەڵێ. PS Vita لەبێت چوو ویتەیەکە 106 دلار 106 دلار لێرانە ئەدی ئەو ستاندانەی PS5 و PS4 ئەوان هەم 25,000 هاشە ئەوە داشکانەکەین بە 20,000 بە 20,000 بەڵێ ئەم لایسنگانە
ئەو ئێلیدیە گۆڤیەکان بە 30,000 30,000 بەڵێ شتی زۆر جوانیان هەیە ئەوەی سینجی ئایرۆنمان نیشانەکەی باتریەکەیە ئەویان بە 80 $80 لەوە جوانی خاندیانەی ئەو دەستکە بە چەندە؟ ئەو دەستکەیە بە 35,000 بە شەشی ئەنی های کوالەتەوەیان ڕاستە مارکەی گەیم سێدا هێمەشتان باشن ئەو کەڤەرەی نیتاندە سویچی ئەویان بە 25,000 کەیسەکەیتی بەڵێ بەسکە ئەوەی ئاشیانم هەیە ئەوەش 12 پارچەیە لە بۆ هەموو پارچەکانی مەسن لە بۆ یەدە و لە بۆ کەبەری میمۆریەکەیە ئەویان بە 30,000 زۆر زۆر باشە لە پێشانگای هێژاری لێران سەری کۆنسڵەکان یاریەکان دەپرسین کە یاریەکانیان زۆر بێ لاوەردەستا زەتابا لە جیتەیەکە دەستکردن جیتی لە پێسپۆر بە چەندە؟ بە 18,000 نوێژ بە 23,000 فیفایەکان لە 19 ئێستاکە بە 10,000 20 بە 15 21 25 لە 30,000 ڕێنبۆ 6 لە بەرەوەی لە ناو بازار زۆرە بە 10,000 ئێستاکە خەڵکەکە زۆر نامە دەوەردەر 15,000 باتفێڵدەکان باتفێڵ 1 بە 15 باتفێڵ V بە 18 باتفێڵ چارەکەش هەنی 15 لەگە یەکەکەی بلۆدبۆرن 20,000 بلۆدبۆرن کامە باتلبۆرن 15,000 پرای بە 15,000 کاڵ دیتەکەی 10,000 ئەنڤان سوار فەرەکە دیزرازینگ بە 20,000 بە 15 بە 15 10,000 10,000 دێستەنیش 10,000 ستارلینکەکە بەخۆی هاان لەگە هەیکەلەیە ستاکۆنەوە شاگە پێیان پیشاندەی ئەو هەیکەلی لەگەرەوەش کارتۆنەکەیتی سیدی ئەوەکەیە ئەو هەیکەلەکەش لەگە جوڵەی گەمەکەیەوە دەبی کە دەی سڕێن و چتی بە 40,000 با هەیکەلەکەەوە لەگە گەمەکەی دەجولێتن دراگۆن بۆڵ زێتەکە 25,000 دووەکە کراشەکە 25,000 سپایدەرمانەکە 20,000 زەکریوتوەکە 20,000 پەیباکەکە لێ یعنی کە لە بازار نەمای 23,000 بازار زۆر کەمی کردین کۆلێکشنەکە بە 10,000 ستاروارسەکە 10,000 بەڵێ بلاگۆپسەکە 15 عینی نەفسی سعرە لەگەری ئەویش 15 18,000 بەڵێ جە زۆربەی یاریەکان ناپرسی لێرانە کۆنسڵەکان PS4 بە چەندە؟ PS4 بە کەپسی $350 ئەو دەوروبەرانە دەستی دوو 320,000 سلیمەکەی فاتەکەش هەیە دەجێ خاوێن 500 گیگایەکەی بە 220,000 1 تێرابایتەکەی بە 240,000 Xbox One بە 320,000 خاوێن 1 تێرابایت یە دەستی دوو هێچسێتەکان ئێستا V21 20,000 هیچ زەڕای تو لێفتی هەیە بە 30,000 تایبەت لۆ گەیمینگە دەستکە تیجاریەکان ئێستاکە تیجاریانمان هەیە بە 25,000 ئەو ملۆنانە کوبرێ دەرەجە دووە تیجاری نییە بە 35,000 و دەرەجە دوانە پلێستێشن 10,000 360ەوە دەستکان ئەم بەوێرن لە بە دلار و چتی ساری هەستە ینی بە 13,000 ئەسلی بە ئۆرجینال بە $50 کەپس نوێ لە ناو کارتۆنی PS4 نوێ هاتە دەرێ ئەو هێت سێتانەوەڵا لە 25,000 دەست پێ دەکە ئەوانە نۆرماڵ سەلامەت جان
سألك كان أحمد لبشنا كسوراني ليرانا سري كاستان لبرسين ليرانا بأزار لفوق أنا ركيد سبيكين بە 15,000 بەرە رسمي بول بلايش نكا بە 12,000 12,000 أوفروتش ئۆڤەرۆژ بە 15,000 12,000 بەرە کاڵەوتی بە 10,000 10,000 بله. موديل بە 10,000 نيد فور سبيد بە 15,000 كولات بە 15,000 12,000 15,000 أنت 15,000 سيف 10,000 باش دوسو 15,000 أنشارتسا 13,000 متعود بيركا 15,000 ماثرام بليلكا 15,000 ديترويت ئەوش 15,000 بلاك اوبس بە 13,000 ليرانا بيسكا بتساندا بە 10,000 19 مطاقم 15,000 رينبو بە 10,000 جي تي 17,000 أو يعني كان يسقط الشيست ليرانا ورا ليرانا بيسكا ساريان 15,000 همي ئەوانش بە 20,000 ببيستزارا بله. بس كاني اكس بوكس بە 20,000 بیلادی ئەسڵ بلادي اصلي بله. دش بلاي ستيشن 3 بە 10,000 بي اس 4 سعري سنة دورة بە 310,000 مستعمل صدق بله. كابستانيا ناوەڵڵا كابستنا نعم. ئێستا لە دەستگای وەستا ئارامی لێرانە لە شوێنی کاک ئارامی سپاس دەمانێت باسی پلێستێشن سێمانەکە سارەکانی چەندە بە چەند ڕاستێکە پلێستێشن فاتەکەی دەوری 50,000 سلیمەکەی بە 80,000 سوپەر سلیمیشی هەیە ئەویش بە 70,000 یەک سعرە جۆکەرەکانیان بە چەند جۆکەری احتیاتی 5,000 لۆەوەی ئەو جۆکەری بکەین بەلەوەی ببێت سیدی شێ بکە ئەوکان کەش مەسەڵەن گەمەی برێ گەمەی پلەی یەک و پلەی دوو بخینتەوە ئەویش بە 25,000 پلەی یەک و پلەی دوو نیتان و ئەوە شتانێ هەموو تێدایە ئەو جۆکەرە تایبەتێکە لە بۆ مات کرد کە بەڕاستی جۆکەرش تایبەتی لە بۆ کردن لە بۆ پلێستێشن سێەکەی خۆم کە یاریەکانی دەتانی بۆ داوانلۆد یەکە و سەرە ناوخۆی داوانلۆد کە پێویست ناکەم بچیت لە کۆمپیوتەر دای بەزێنی و دواتە بیایەستەری کە شەشی زۆر دەرەجەیەک و یاریەکان پلێستێشنێک و دوو زۆربەی کۆنسۆڵەکانی تێدا بوو کە سەری چەندە لە بۆ خۆش وڵای لۆ خەڵکی 25,000 ئەوە معنی پێش ناکە بێگەمەی لە بازاڕێدانی هەمووی لۆ خۆی لە ناوە خۆیتی بەس داونلۆد دەکا و هیچ مشکلەی نییە گەمەکانیش سەقەت نابنەوە ئەوەی بە ناویتی بێ خاتری زۆر دەگرین معنی زۆر خاترێکی باشی دەگرین خاتری دەگرین جۆکەری پلێستێشن 4 سەری چەندە ئەو 10,000 گەمەی نوێ شیلۆ هاتی ئێستا زۆر باشە کەمەکان زۆربەی دەکەین ئێستانە کە بەڵام دەبێت ئەپدێتەکەی فۆن بکەن هەروەکم زارە باز دەکەین ئەپدێتەکەی ناوی ینی دووسێ ئەپدێت لە پاش بکەن هەتا 6 پوین ئەوە 8 پوین ئەوە 7.55 دەبی مەزبوطە لە جۆکەری ئێستاعالی دیاری ئۆفلاین دەکەن زۆربەی ئەوانە زیاتر ئیشان پێەیە بۆ جۆرە جۆکەرانە چونکە پێویست ناکردێنە بازاڕ و یاری بکڕن بە دیسەی دەتوان یەکە و سەر یاریکە بە زانتر تێکە ئەوەش بە نایتوبێش لەویش خاتری هەردەگرین هەر نایتوبینی خاتری دەگرین